بەیانی ڕۆژی هەینیە و هاوڵاتیان پەیتا سەردانی چایخانەکانەکەن بۆ ئەوەی نانی بەیانی لە دەرەوە بخۆن و بەرهەمە کوردەواریەکان تام بکەن. من لە یەکێک لە دیارترین چایخانەکانی شاری سلێمانی ئەو چایخانەی مامڕەشە کە هاوڵاتی زۆر بەیانیان سەردانی ئەم چایخانەیە دەکەن. نەچمە لای کاکە حەما کە لێرە کوڕی مامڕەشە. سڵاو لێ بە کاکە حەما، ئەگەر فەرموویتە ئێرە ئەوە چی تێکی لەوێ؟ ئەوکەری کوردی بوو. زۆر بەخێر بن سەرەتا سەرچاو و ڕێز و حورمەتانەیە. چیمان هەیە بەیانیان؟ بەیانیان وڵاتر ماست و قەیماغ و پەنیر و سیرێژ و کەری کوردی و تر ماسەباتانەمان هەیە. ئەمە سەرجەمی کوردیە یاخۆت هاوردەشی تایە؟ خزای چۆنە بازێکی کوردی بەس شتەکە ناوەکەی وای دەرچووە کوردیە، بەڵام بازێکی تورکیشی تایە لە خزمەتە. چ شتێکە زۆر تایبەتە؟ هەمووی تایبەتن، بەڵام تر ئەکەوێتەوە سەرخواستی مشتەریەکان. هەمووی تایبەتن سوپاس بۆخۆ. زیاتر داوای چیەکەن؟ وڵای ماست و قەیماغ و پەنیر و تێلکە و ڕۆن و هەرکی کوڵاو ئەم شتانە خەڵک تایبەت بەیانیان زیاتر سەری سەکردووە. ئەو داواکاریانەی مشتری کە بەردەوامیێت بۆ داوای وەزان قاپەکان بە تێکەڵاوی تێکەن. بە مشتەکەلی هێمانە شەش حەو نوع خواردنی سپیاییەکەین لەگەڵ هەموو جۆزەکان بۆی دارن وتی ئەیخوای وای نایخوا. بە چەند ساڵە لەم کارەیە ئیشەکەنەوە؟ زۆر دەمێکە زۆر دەمێک. خراوە نیر سەدە. بەخوای تێمە لە 85ەوە باوکم خەریکە. ئێتریمەش لەگەڵ بەردەوام تا ئێستا ڕاماجەشاوە لەگەڵ سوپاس بۆخوا. بەنیازی مناڵەکانی شەبێتە میشەوە. ئەوە خەریکم کردوون ئینشەڵڵا خەریکم پێوەی. ئیتر بردەوە دەفێر بوون خێر عەلا خێر فێریش نەبوو دەسەڵات نییە. دەفێر بن. ئەوەی کێیە زیاتر پیاوان یاخود خانمانی ژیان؟ بە مشتەکەلی دێن یعنی بە شە بەڕێزەکانیش دێن و عایلەش دێت و پیاوانش دێن یعنی لە هەموو ڕەگەزەکان دێن کێشەی نییە. ڕۆژانی هەینی قەرەباڵغ یاخود ڕۆژانی دیکە؟ ڕۆژانی هەینی بە حکمی خەڵک زیاتر لە ماڵەوە دەوامین و کەسا ئیش ناکە ئیسراحەت دەکا زیاتر خەڵک دێتە دەرەوە بە سەفەری باولێرەی خۆ. بەڵام هەیەڵێ لە ڕۆژانی هەینیە دامناوە بۆ ئیسراحەت، بەڵام منە بیرم خەڵکی لێرە نانەخەوە. ئاخر مەجبورە جاری وایەتر ئیشەکە جارە لە ماڵەوە بوون لە بەردەست نییە، جاری وای ئەو شتێکە خۆی حەزرێتی بەردەست نییە مەجبورە بێتە دەرەوە. هیچ لە کام لە ئەو پێویستیانە ئەو سپیە یانی کە هەیە لێرە لە لادەکانەوە یان یاخودەوەی لە کارگەکان دروستەکرێن؟ زۆربەی لە کارەکان دروستەکرێن، چکە زۆربەی لە لادەکان کەمە بەش ناکە، ئەوەی بڵێن لە لادەکانەوە بۆ مێ کەمە بەش ناکە، بەس لە کارەکانەوە دێن. من خزمەتانەکەم. دەست بەڕێستان بڵێ ئەوەی کە هەیە لێرە هاوڵاتیان سەردانی چایخانەکانەکەن بۆی کارنانی بەیانی خۆمە بچمە لای ئەم خێزانە مامەجان سڵاوی لێ بێ تا چەندێک گرنگی بە نانی بەیانی؟ وڵی نانی بەیانی ئێمە وا ڕاهاتوێن لە کۆنەوانە دایم بەبێ نانی بەیانی نەچوونێتە دەرەوە. نانی بەیانان بۆ ئینسان زۆر زۆر گرنگە، بۆ جەسە پێویستی پێهێتی. لە ڕاستیایی تر چی عەرزکەم؟ زیاتر چیە خۆی لە بەیانیانە؟ وەڵی زیاتر ماسە خۆم، خواردنە کۆنە کوردیەکانە خۆم، وەکو پەنیر و ماس و قەیماغ و ئەو شتانی کە ماشاڵڵا ماس زۆر بەرگە ناگرێت. چەند سەعات بەرگاگرێت لای تۆ؟ هەڵبەتە ماس وەکو پەنیر نیە، ئێستا پەنیرەکە زیاتر بەرگاگرێ، بەڵام ماسەکە بەلای کەمەوە 4 سەعات بەرگاگرێ. لە کۆنا چیتانە خوارد؟ وڵای کۆنی شەر بەو شێوە بوون، زیاتر ئێمە لە سلێمانیا ماسمان خواردو لەگەڵ دۆشاوی خورما، دۆشاوی خورما هێلکە ڕۆنمان خواردووە کە لە کاتی خۆیان. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاسە. خاتون تۆ تا چەندە گرنگی بە نانی بەیانی ئەی؟ بڵێ من وەکو خۆم نانی بەیانیم حەز لێ نییە، بەس ئەمڕۆ خوانی بەیانی حەزم کرد باوکم داوەتی خۆم بکەم بۆ مامڕەش. بەجددی جاریکە لەگەڵ مێردما هاتووم هاوسەرما هاتووم ئەمڕۆژ حەزم کرد باوکم بێنم بۆ مامڕەش و بە خوانێک داوەتی باوکم بکەم خوانی بەیانی. باوکم حەزی لە نانی بەیانیە، زۆر گرنگیشی پێیە. مناڵە هەیە؟ من نەوەڵ ئەگەر بۆ نمونە بۆکم باسێکم کاوسەرێ هەیە ئەو گرنگی پێ نایە؟ با زۆر گرنگی بە نانی بەیانیانەیە، بەس من خۆم حەزم لە نانی بەیانی نییە، هەروەها ڕاهاتوم بەهۆی نازام درەنگ هەستانەوەیە ئێتر ئەوە دەستەکانە خۆش بێ بەخۆشی تا بێ. بەڵێ ئەوەی کە هەیە لێرە هاوڵاتیان سەردانی چایخانەکانەکەن لە ڕۆژانی هەینیدا بۆ ناخواردنی بەیانی کە لە بەرهەمە کوردەواریەکان لە قەیماغە، لە ماسە، ماسی خەستەیە، شیرێژە، پەنیرە، ڕۆنەکەرەیە و چەندانی دیکەیە کە ئەیانەوێت لە بەیانیاندا تامی بکەن. نانی بەیانی ساڵانێکە بۆ بە کلتور لە ناو هاوڵاتیاندا کە لە دەرەوە هاوڵاتیان نانەخۆن، بۆیە
زۆر گرنگی پێدرێ و لە چەندان شوێنی شاری سلێمانی هاوڵاتیان دەچن بۆ نانی بەیانی و تەنانەت هاوڕێکانیشیان بۆ نانی بەیانی بانگێش دەکەن.